بڕیارمان هەیە لە شەڕی ناوەخۆ زەویەکانمان داگیر کراوە لە شەڕی ناوەخۆ ئێستا ئاشتیە بڕیاری پێدەرچووە بڕیاری ئەنجومەنی وەزیران ئەوە بڕیاری کاکنێچیری کاو زەویانەمان بدرێتەوە فەرموو بڕیاری پێدەرچووە دووبارە 37 کەسە ئەوە لستەکەی شارەوانی ئاکاکە فەرمووە بڕیاری وەزیری شارەوانی هاپشان و بدەم ئەوەش لستەکانی قایمەکانی ناوەکان ئێشەیدەکان کە دەجار بڕیاری پێدەرچووە شارەوانی ئەو لێن ڕایگرتیە احترام بە ئەنجومەنی وەزیران ناکە وەزیرێک بووە احتراف بە سەرۆشی ئەنجومەنی وەزیران نەکە ماری خەڵک دابەش نەکرێت لەسەر چی کاکە لەسەر چی ئێمە ڕابۆست لە لای پارتیەوە داگیر کراوە کاکە پارتی تەوزیعی کردووە هەردوو لە نەکوت یەکێتیش لەو لای داگیری کردیە نەکو برێن وەڵات پارتی هەردوو لایەن کاکە ئەمە داوا دەکەین هەردوو لا قەرەبووی هەمووی بکەنەوە ئێمە وەکو زووتیاران 85 کەسین زەیمان داگیرکرا لە شەڕی ناوەخۆ لە شەڕی ناوەخۆ کە لە 2012 فەرمانمان دەچوو قەرەبوو بکرێنەوە بەڕێ دکتۆربارەم ئەوە فەرمانەکەی پێ دەرکرد دەچینە وەزارەت شارەوانی ئەو فەرمانەی جێبەجێ ناکا داوا لە سەرۆشی حکوومەت دەکەن لەجێک دەکەین فەرمانەکەمان بۆ جێبەجێکەن هەموو زەی خۆمانە هەموو ئاگداویمانەیە مڵکی با و باپیری خۆمانە کەسمان داگیر نەکردیە لە نەهۆت و چارەوە لێمان داگیر کرد تا ئێستاکە بەرە شەڕی ناخۆنەوە و شەشەوە داوا لە بەڕێ سەرۆشی حکوومەت دەکەین لە کاقوبات دەکەین زەیەکەمان بۆ بگەڕێنەوە ئەمرێ بە وەزارەت شارەوانی بکەن فەرمانەکەمان بۆ جێبەجێکە و بۆ وەزارەت شارەوانی ئیسا بۆ ئەنجومەنی وەزیریان ناکە